be a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou. Caillou, Caillou, I'm Caillou. That's me. گێزەرەون بۆکان ورچە برسێتی دایکە ڕازیش برسێتی هێشتا نانەکە ئامادە نەبووە ئەبێ نەختێکی تریش چاوەڕێ بن 1 دقە 2 دقە 3 دقە ئێستا ئامادەیە بۆ ناچن لە باخەکە 2 گێزەر هەڵکەنن باشە کایەوە ئەتوانن وا بکەن لەگەڵ ڕۆزیە کایۆگیان گێزەری بچووک کایە و ڕۆزی چوون بۆ باخەکە بۆ ئەو شوێنەی کە گێزەرەکانیان لێچانووە گێزەری بچووک کایە و پێشتر گێزەری هەڵکەن بوو ئێستاش گێزەرەکان پێگەشتن و کاتی ئەمە هەڵکەنیانە چاکە ئینجا نۆرەی ڕۆزی بوو کە گێزەرێکی بچووک هەڵکەنێ ڕێکێشە نەخۆ ڕۆزی یەکەم جار بادای بیشواتۆ اینجا چونکە ڕۆژێکی زۆر خۆش بوو دایە بڕیاریان نانی نیۆڕۆ لە دەرەوە بخۆن هی ئەبێ پێش ناخواردن بچن دەستان بشۆن دەی با بڕۆین کایە گێزەرە بچووکەکانی بۆ نەئەدۆزرایەوە نێزانی چیان لێ بەسەر هاتووە نەماوە بۆم نادۆزرێنەوە شتێکی زۆر سەیرە ئەمە مەتەڵی گێزەرەون بۆکان ئەچم گوێزەری ترتان بۆ هەڵەکەنم باشە بە قوربان کایە زۆر سەری سوورما بوو ئەو گێزەرانە چیان لێ هاتووە دایکە ئەها ئەوە کەروێشکێکە کەروێشکێکم بینێ گوێزەرەکەی بەڕاست بابڕایەوە دڵنیای کە کەروێشکێکی لێبوو کەروێشکێکی سپی بچووک بوو ئەها ئەوەتە گیلبەرت لەوانەیە کەروێشکەکە بگەڕێتەوە کایە وای ئەزانی کلکە سپیەکەی کەروێشکەکەی لە باخەکەیە دیوە بەڵام هیچ کەروێشکێکی لێ نەبوو فیلەکان کایە زۆر بێهیوا بوو وای ئەزانی ئیتر هەرگیز ئەو بەچکە کەروێشکە سپێ نابینێتەوە لە ناکاو هەستی کرد شتێک گێزەرەکەی دەستی ڕاکێشێت دایکە سیرکە هەی لەوە ئەو خۆ کەروێشکەکەیە بەچکە کەروێشە پێم وتی کەروێشکێکم بینیوە ئاگاتان لە خۆتان بێ ناتان ناسێ سنۆبڵ ئەمە لێرە خۆ شاردووەتەوە ئەمە کەروێشکی تویە کاکێنکەڵ ناهی منە ناوم نانسیە هاتوون بۆ سەردانی هینکڵی برام نازام چۆن سومبوو لە قەفەزەکەی ڕای کردووە منیش هاتم بە دوای بگەڕێم دنیا گەڕای بۆ ئەم کەروێشکە بچووکە ئێستا زام گێزەرەکان چیان لێ هاتووە منیش کەروێشکەون بۆکەم تۆزیەوە کایە بەشداری دیدەوانیەکات من ئامادەم باوکە سپاس کایۆ کایۆ دەنگی بایەکەی زۆر پێخۆش بوو کە ئیا لە گەڵاکان باشە با بڕۆین ڕۆژێکی زۆر خۆشە وتمە توانین لە جاتی ئۆتۆمبیل بە پیاسە و بم بۆ ماڵی کلیمەنتێن چۆنی کایۆ چانی سلااو زۆر چاکە کایۆ کاتی نان خواردنەوە بینمەوە خواافیز کلیمەنتن لە ژوورەکەی خۆی یاریەکە بۆ ناچتە سەر دڵی خۆشکەی بەڵام کاتێک کایۆ بەسەر قادرمەکانە سەرکە و کایۆ دەنگێکی سەری بەرگوێ کەوت ئەبێت دەنگی چی بێت؟
ئۆ کلیمەنتن ئەوە بیلی خەریکی چییە؟ بیلی ڕایەنە لەسەر ئامێری بۆقەکەیەکا بۆیە بێ دەنگ بین من و تۆ. کایۆ و کلیمەنتن زۆر هەوڵیانە بۆ ئەوی هیچ دەنگێکیان لێوە نێت. چۆنی کایۆ وەرە ژوورەوە دڵنیان پێشتر ئامێری بووقە نەبینیوە بەم شێوەیە فووی پیاکەم بۆ ئەوی دەنگی لێوە بێ کایۆ زۆر سەرسام بوو. منیش ئەمەوێت تاقی بکەمەوە. باشە بەڵام هەر بە چاو ئاسانە کایۆ پێی ناخۆش بکۆک و بیلی ناتوانێت دەنگ لە ئامێرەکەەوە ئەگەر تێبی بێنێت. بە مۆسیقاژان ئەبێ ڕاهێنانێکی زۆری بۆ بکەی من لە تیپێکی دیدەوانی قوتابخانە مۆسیقاژەنم تیپی دیدەوانی؟ بەڵێ من بینیومە ئەرۆن و مۆسیقا لێن هەردووکی ئاوا لێ کاتە. سیرکە هەموو نۆتەی مۆسیقاکان لەسەر کاغەز نووسراوەتەوە ئیتر بیرم ناچێتەوە کە چ مۆسیقایەک لێ بم کایۆ زۆر سەرسام بوو کە بیلی ئەتوانێت لەسەر ئەو تۆنانی سەر کاغەزەکە مۆسیقا لێبات. تۆزێکی تریشی لێ بەم بیلی؟ بێزەحمەت. باشە بەڵام یەک تۆزیتر هاوڕەکانیشمیان حەزەکەی تایەن یاری مۆسیقا بکەین کە نۆتەی بەرزم لێیە تۆ خۆت بەرزەکەیتەوە کە نۆتەی نزمیشم لێیە تا توانی خۆ نزمەکەیتەوە باشە؟ ئێساش بە پێی مۆسیقاکەی من خۆتان بەرز و نزم کەنەوە سیرکە چۆن نەتوانم خۆم بەرز و نزم بکەمەوە. ئەوە بەسە ئەتوانم زۆر بەرز ببمەوە. بەرزتر. بیلی هاوڕەکان لە حەوشەی پشتەوەن. ئەبێ ئێسا بڕۆم دوایەتان بینمەوە کایۆ کاتێکی خۆشی بەیاری بەرز و نزمبوونەوە بەسەر برد. نێو زیارەکە کۆتایی پێبێت. من ئەیکەم. هی ئەزانم. بووق بووق. من تاقیکەمەوە. کلیمەنتن کایۆ خەریکی چیت؟ وەرن بە جوتە ئیشم پێتانە خێرا وەرن. حەستان لە شیرینیە؟ ئەی حەستان لە شیرەیان لە شەربەت پێم بڵێن. وتان حەزمان لە سرکەیە ئێ زۆر باشە ئێستا بۆتانێنم. وا تیپەکەی بیلی دەزەکەن بەڕەهێنان ئەگەر حەزەکەن دوای خواردەم چون گوێن لێ بگرن. کایۆ پەلەی بوو بچێ گوێ لە مۆسیقاژەنەکان بگرێ کە هەموو پێکەوە مۆسیقا لێیان. کایۆ بە بووق و دەهۆڵەکە سەرسام بوو. ئێمەش دەتوانین مۆسیقا لێ بین؟ ببوورە بەڵام تیپەکەمان زۆر بە زەحمەت کۆبوونەتەوە بۆ ڕایەنان بۆیە ئەبێ هەر خۆمان مۆسیقاکە لێبین کایۆ زۆر بێهیوا بوو. حەزێکە لەگەڵ تیپەکەی مۆسیقا لێبات. بەڵام ئێمە ڕاهێنان لەسەر ڕێڕۆیش نەکەین ئەگەر حەزەکە نەتوان ڕاهێنان لەسەر هەنگاوکە بکەن باشەوا بڕۆی ڕاهێنان بکەین 1 2 3 1 2 3 دەیکایەوە با بڕۆین 1 2 3 4 کایۆ باوکە تەلەفۆنی کرد وتی ئەوەی نەماوە بۆ کاتی ناخواردن ئەبێ بڕۆیتەوە. کایۆ حەزی ناکرد بڕواتەوە. ئەویست لەسەر ڕۆشنەکە بەردەوام بێت. سیرکە پەڕی مۆسیقاکەم ئەوە تا
گرتم هی تۆ گرتەکەیە؟ زۆر سوپاس کایۆ بەبێ ئەمە نەمەتوانی مۆسیقاکە لێبم. کایۆ هەستی بە شانازێکی زۆر کرد کە یارمەتی بێڵیاوە. مادەم تیپەکە ئەبێ ڕێڕۆشتن ئەنجام بن کایۆش بە پێ ئەبینەوە بۆچی پێکەوە ڕێڕۆشتن ئەنجام نەین. ئێ ئەڵێن چی هاوڕێیان پێویستە لێ کاتا ڕاهێنانی ڕێڕۆشن و مۆسیقالیانیش بکەین. کەواتە با بڕۆین. ئێوەش ئەتوانم بووقەکانتان لێبن. کایۆ پێی خۆش بوو لەگەڵ تیپەکە تا ماڵەوە خەریکی ڕێڕۆشتن بێ. سڵاو کایۆ ئەوە چییە؟ مۆسیقامان بۆ هێنایی باوکە خەریک بوو بڕۆ بەڵام من گرتمەوە نەمێشت. کێ ئەبارێنێ؟ کایۆ زۆر دڵخۆش بوو چونکە لەگەڵ ماڵەوەیانە ئەچوو بۆ سەیران. واتین بۆ سەیران واتین بۆ سەیران. ڕۆزی خەوتووە. دەی با سەرکەوین و قایشەکان بەسین چونکەوە ئەڕۆین. باشە کایۆ گیانی بێ بە قسە بکەین. دوای ماوەیە یاریکردن بە بێدەنگی کایۆ هەستی بەوە کرد کە شوێن سەیرانەکە زۆر دوورە. گەشتین دایکە؟ تۆزێکی ماوە کوڕە جوانەکەم. دایکە سیرکە مانگا حەزەکەم سەیریان بکەین با بچین دەدەی دایکە. ئەڵێ چی لە یاددانیشین و سەیرانەکەمان بکەین؟ زۆر چاکە بۆنە. کایۆ کەم جار مانگای بینی بوو. زۆری پێخۆش بوو لەم نزیکەوە ئەم بینێت. چۆنن مانگاکەن؟ سەیری کە ڕۆسی هەستاوە. ڕۆسیش وەکو کایۆ حەزێ کرد سەیری مانگاکان بکە بەڵام نەیەتوانی سەرکەوێت. یارمەتی وەم ڕۆزی؟ ئەوە تا. منیش حەزەکەم سەرکەوم باوکە. باشە؟ مانگاکان ئەڵێن چی؟ وابزانم بە زمانەکەی خۆیان سڵاومان لێەکەن کایۆ. کایۆ زۆری حەز لە سەرکردنی مانگاکان بوو. ڕۆزیش برسێتی. خۆ بگرە کاتی نانی یۆڕۆیە. پەلەپەل مەکە کایۆ تا درەنگ لێرا بین. ئەمە بچمە بۆ سەیری مانگاکان. یەک دەقە بۆستە منی ژەم لەگەڵ تا فڕۆکەکەش بۆ هێنم دوای یاریەکەین. ڕۆزی؟ تۆش حەزەکی لەگەڵ دایە بچی بۆ سەیری مانگاکان؟ باشە یەکەم جار سێوەکە و بخۆ. کایۆ ئەتوانم یاری بە فڕۆکەکەی تۆ بکەم؟ بەڵێ. هی سیرکە باوکە. فڕۆکەکەم باوکە. ئەچم بۆ تێنمەوە. سپاس باوکە. باشەوە ڕۆم خۆحافیز تووڕەمە بە. وریا بە. سپاس خەریب بوو. کەستی نیەتی؟ شتێکی تایبەتیم پێیە. ئەمە کایۆ زۆر حەزی لێ بوو شیر و قاوە. حەزلەیەتی کایۆ؟ ما یعنی چی؟ یعنی زۆرم حەز لێتی دایکە. ما